پرۆژەیەکی ژینگەیی پێیە بۆ کەمکردنەوەی کاریگەری بەرزی پلەی گەرمی لەسەر بینا و باڵەخانەکان. پرۆژەی پاسیف هاوس بە دۆستی ژینگە ناوبانگی هەیە و ئەندازیار موسلیم محەممەد کە دامەزرێنەری پرۆژەکەی لە عێراق خوازیارە لە شارێکی گەرمی وەکو کەلار هاوڵاتیان گرنگی پێ بدەن. تاقیکردنەوە پێ ئەوترێ ئایس بۆکس چالێن کە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکاندا بە تایبەتی بە هاویندا دەکرێت لە وڵاتانی بۆ وەکو ئەمریکا، کەنەدا، ئەڵمانیا، ئوسترالیا. ئەم تاقیکردنەوەیە بۆ ئەوەیە کە بۆ هەموو هاوڵاتیانی ڕوون بکەیتەوە کە چۆن بیناکان یان خانوەکانیان لە گەرمای بەتینی هاوین و سەرمای زستان بپارێزن. سێ بۆکسە و دروست کراوە. بۆکسی یەکەم بە بلۆک و کۆنکریت، بۆکسی دووەم بە کۆنکریت و خشت، بۆکسی سێیەم بە بلۆک و سیستەمی ڕووپۆشکراوی پاسیف هاوس. ئەگەر لە بۆکسی یەکەم کە بە بلۆک و کۆنکریت دروست کراوە پلەی گەرمە 50 بێت، لە دووەم دەبێتە 45، لە سیستەمی پاسیف هاوس دەبێتە 40 پلەی سلیزی. شارەوانی کەلار دەیەوێت سوود لە زانێرەکانی موسلیم وەربگرێ و لە چوارچەوەی ڕێخستنی سیمینارێکە ئەندازیارانی شارەوانی و بەشێک لە خاوەن پرۆژە بازرگانەکانی کۆ کردەوە. ناوەڕۆکی سیمینارەکە باسکردن بوو لە شێوازی بەکارهێنانی پرۆژەی پاسیف هاوس لە بنیاتنانی خانوو و باڵەخانە بازرگانەکان. لێرە ئێمە ئەم سیمینارەمان ئامادە کرد و ڕێخستووە بەوەی کە سەرەتا وەکو دەستگەوە وەکو فەرمانگە تایبەتمەندەکان بە دروستکردنی بینا چێەوەی کە مۆڵەتی پێدا چێەوەی کە با بڵێن سەرپەرشتیەکە ئەمانە هەر هەموو لەگەڵ ستافی بە تایبەت ئەندازیاران و نووسینگە ئەندازیاریەکان بۆی بەرچاویان ڕوون بێ لەو کەرەستانەی کە بەکاردیان چ وەکو کەرەستەی بینا چ وەکو ئەوەی کە با بڵێن بیناکان داپۆشین بۆ کەمکردنەوەی تاسیری پلەی گەرمی لەسەر با بڵێن ماڵەکان لەسەر خانۆکان بە شێوەیەکی گشتی. پاسیف هاوس پرۆژەیەکی سەردەمیانەیە و لە زۆرێک لە وڵاتانی جیهان پشتی پێ دەبەسرێت و پرۆژەکە تێچووی کەمە و تەنها بۆ کەمکردنەوەی بەرزی پلەکانی گەرما سوودی نییە، بەڵکو دژە سەرما و ئاگریشە و ڕۆڵی گەورەی هەیە لە بەفیڕۆنەدانی تەزووی کارەبا و وزە گازی و نەوتیەکان. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.